زاهر عەزیز حەمەعەلی یەکێکە لە دانیشتوانی ناحیەی خوڕماڵی سەر بە پارێزگای هەڵەبجە و خۆی دەڵێ لە تەمەنی 90 ساڵیەوە ڕۆژانە 2 سەعات ڕێگا بە شاخ و دەشتدا دەکات. زۆری تەمەنەکەی و جۆری وەرزشەکەی بووەتە جێگەی تێڕامانی خەڵکی ناوچەکە. بەرنامەی وەرزشەکەم هەفتەی بۆ شاغە ڕۆم ئەگەر لە خۆشانە بارانوشن دەبێ مەسەلا ئەمەە خۆشیە هەفتەی بۆ شاغە ڕۆم هەفتەیە لە دەشت دەگەڕم لە سەحرا وەڵڵا من بە مەوعید 2 سەعات دەڕۆم بە یارمەتی خۆی گەورە حەج ئێشوازدارەکەم مرتاح کە ئێوارە هاتم خۆی خۆش خواردنی زۆر خواردن خەوی خۆش ئیستراحەتی باش ئیستراحەت بە کەیفەوە ساعت نووسریشم ساعت 12:30 و 12:11 وەڵڵا من 3 ژن مێناوە یەکێ وەفات یەکێ جیابوونەوە ئەمەش حەی جیاواز لە وەرزشکردن لە ناو بازاڕی ناحیەکەدا خاوەنی دوکانێکە بە ناوی سەرتاشخانەی خوڕماڵ کە تەنها سەری کەسانی بەتەمەنی تێدا چاک دەکات وە خۆی دەڵێ لە ساڵی 1947ەوە پیشەی دەلاکیە. مۆوالیدی 1928م لە تەمەنی 16 ساڵیمە کرام بە عەسکەر 2 ساڵ عەسکەریم کرد لە زمانی مەلیک فەیسەڵی دووەم ئەنجە لە عەسکەریم تەواو کرد تەسکەرەچی دەرچوو ماتوومەتەوە ئەم لەگەڵ ئەم دەلاکیە دەلاکخانەم دانا و لەگەڵ ئەم سەرتاشی دەلاکخانەیە خەریک بووم تا ئەمڕۆ ئەم مەکینانە هینە زەمانی 1950 ئەمان چونکی خزمەتیان کردوون هەڵم گرتوون بۆ فۆلکلۆری مێژووی و ئەوانە لە ژیانمان لەم تەمەنام تا ئەمڕۆ هاتووم شەوێ لە خەستەخانە نەخۆت چاوری شیرینی هیوایەتی منە خاسەتەن دووکی حیوان دووک ئەم پیاوە ئەزانێت. عارف حەمەڕەحیم کە تەمەنی 72 ساڵە و لە منداڵیەوە تاوەکو ئێستا لای وەستا زاهر سەری چاک کردووە لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا بەم جۆرە باز لە کەسایەتی وەستا زاهر و تواناکانی دەکات. من ئیسە تەمەنم 72 ساڵە تا بە ئیسە سرم لەلە ئەو چاک کردووە لە شەخە کاگۆزار هەکە ئەو لە من زۆر گەورەتر لەوانەیە نزیکەی 20 ساڵ لە من گەورەتر بێ زیاتریش ئەو حەل پێی ناگەینەوە. وەستا زاهر لە ساڵی 1928 لە گوندی گوڵب لە ناوچەی هەورامان لەدایک بووە. 3 ژنی خواستووە و خاوەنی 7 منداڵە. لە تەمەنی 16 ساڵیدا بووەتە سەرباز لە ڕیزەکانی سوپای عێراقدا لە وێژکاری دەلاکی کردووە وە خۆشی دەڵێت تاوەکو ئێستا هیچ نەخۆشیەکی نییە و لە هیچ نەخۆشخانەیەکیش وەک نەخۆش تۆمار نەکراوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، ناحیەی خوڕماڵ.